دەچینە لای کۆتا تەوەرمان بێگومان شەپۆلی باران و بەفر لەم پایزەدا وا بڕیارە یاخود وا پێشبینی ئەکرێ کە ڕوو لە هەرێمی کوردستانکە بەڵام ڕێژەکانیان جیاواز هەم لە ناوچە جیاجەکانی چیایەکانیش دەبارێ بە تایبەتی بارانبارین پاش چاوەڕوانێکی زۆر و هاتنی شەپۆلی بەفر و بارانیش بۆتە باس و خواسی هاوڵاتیان سا هاوڵاتیان حەزەکەن چونکە لەبەرەوەی هەرێکێک لە ئێمە حەزەکە دوای تێپەڕبوونی ساڵێک لە وشکە ساڵی حەزەکەین ئێستا بارانێکی زۆر یاخود بەفرێکی زۆر بارێ بووی کە ڕزگارمان لە وشکە ساڵیە لە هاوینیشە هەبوو خەڵکی بێزار کردو بۆی خەڵکی زۆر حەز بە باران و بەفر دەکردن بەردەوام لە تابعی کەژناسیان بووی بزان وڵاتەکەشمان بۆ ناسراوە ینی لە وەرزی پاییز و زستانە ئێمە ڕاهاتوین لەسەرەوەی کە باران و بەفر ببینین بزانین پسپۆرانی کەژناسی چی پێشبینیەک بۆ ئەم بابەتە دەکەن بۆ ئەم مەبەستە لە کەلارەوە بەڕێز سیروان حەمە ساڵح شارەزای کەژناسیمان لەگەڵایە کاک سیروان ئەم کاتت باش با من پرسیارێ بکەم سەرەتا سەبارەت بە پێشبینیەکانی کەشوهەوا ئەو پێگانەی کە هەیە ئەو شوێنانەی کە هەیە کە پێشبینەکانی کەشوهەوا دەخەنە ڕوو ئەتوانین بڵین تا چ ئاستێک ئەتوانین بڵین ئەو ئەگەرانە ڕوو دەدەن یاخود ئەو پێشبینیانە ڕوو دەدەن کە ئەو شوێنانە دەخەنە ڕوو باڵێ پێشەکی سڵاو ڕێز بۆ هەموو لایەک بۆ جەنابی ئێمە وەکوت بینیمان ساڵی ڕابردوو ساڵێکی ناخۆش بوو لە ڕووی کەشوهەواوە کە شەپۆلەکانی بارانبارین لە ئاستی پێویستە نەبوو بۆیە لە کۆتاییدا وشکە ساڵی لە سەرانسەری هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی گەرمیان ڕاگەێنرا ئەوەی کە هەیە ئێستا شەپۆلێکی بارانبارین لە کۆتایی ئەم مانگە و سەرەتای مانگی داهاتوو بەڕێوەیە پێشبینیەکەین بڕێکی باش باران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ببارێت و بە ناوچەکانی گەرمیانیشەوە بەڵام شەپۆلەکە تاکو ئێستاکە شەپۆلێکی مامناوەندە پێشبینیەکەین لە بینی 10 بۆ 20 میلیمەتر باران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان باران ببارێت ئەو شەپۆلە سەرچاوەکەی دەریای سوور و دەریای ناوەڕاستە و دوای چاوەڕوانیەکی زۆر ئەو شەپۆلە گەیشت ئەگاتە ناوچەکەی بە پشتیوانی خوای گەورە و ڕێژەی زۆرترین ڕێژەی بارانبارین لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەگەری هەیە ببارێت زیاتر لە 20 میلیمەتر لە ماوەی کۆتایی ڕۆژی هەینی هەتاوەکو ڕۆژی یەکشەمە ناوبەناو بەردەوام دەبێت. بەڵێ کاک سیروان ئەوەی کە پێشبینی دەکرێت بۆ بارانبارین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەرزی پاییزە ئێستا ئەم دووسێ ڕۆژە باز لەوە دەکرێت کە پێشبینی دەکرێت بەفر و باران ببارێت بە تایبەتی بەفر خۆتەزانی لە ناوچە شاخاوەکانە بارێت و بارانیش لە سنتەری شارەکان ینی ئەو پێشبینیە تا چ ڕادێک ئەگەری بەدیهێنانی هەیە یان بەدیهاتنی هەیە بەڵێ ئەمڕۆ ڕۆژی سێشەمە ئەمڕۆ ڕۆژی سێشەمە بەهۆی دابەزینی ناوچەیەکی پەستان نزمی لاواز تا ڕادەیەک لە دەریای ڕەشەوە بۆ ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان پێشبینیەکەین لە چیاکانی حەساڕۆست و قەندیل و چیاکانی حاجی عومران لەستەرەوە واتە لەسەرەوەی چیاکە ئەوانەی کە لە 2500 متر بەرزترن ئەگەری بەفربارین هەیە بەهۆی ئەوەی کە ناوچە پەستان نزمەکە بایەکی سارد و هەوایەکی ساردی ڕووسی سیبری لەگەڵایە بەفربارین تەنها ئەمڕۆ و ئەم شەو دەبێت لە ناوچە شاخاوەکان باقی ناوچەکانی تر ئەم شەپۆلە نایگرێتەوە چونکە شەپۆلێکی لاوازە. بەڵێ کاک سیروان باز لەو دەکرێت ئێستادا بۆی گۆڕانی کەشوهەوا و هەروەها ڕێژەی بارانبارین و ئاستی سەرماژ لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها عێراقیشدا پێچەوانە دەبێتەوە دەوترێت کە ناوچە شاخانەکان بۆ نمونە وەکو سلێمانی و دوهۆک و ئەو ناوچانەی کە لە ساڵانی ڕابردوودا باران و بەفریان زۆر لێدەباری بە ناوچە ساردەکان ناسرابوون دەوتر ڕەنگە بۆی گۆڕانی کەشوهەوا و ئەمە تا ڕادەیەک پێچەوانە بێتەوە ئەمە پێشبینی کراوە؟ نەخێر ناوچە شاخاوەکان هەر لە سروشت و تەبیعەتی خۆیان ناکەون بە هاتنی وەرزی پاییز و زستان و بەهار پلەکانی گەرما دەچنە ژێر سفرەوە بە تایبەتی لە ناوچە شاخاوە بەرزەکان ئەوەی کە ئەو پێشبینە کراوە پێشبینەیەکی هەڵەیە بەو شێوەیە نییە چونکە ناوچە شاخاوەکان ناوچێکی ساردن و هەروە بووە و لە کۆن و تاوکو ئێستاوە دەهاتوش هەروە دەمێنێتەوە بەڵام ئەوەی کە هەیە بۆ بەرز و ینی زۆربوونی بەفربارین یاخود زۆربوونی بارانبارین لەو ناوچانە کەوتوتە سەر هاتنی ناوچە پەستان نزمەکان و دووبارەبوونەوەیان لە ماوەی وەرزی بارانباریندا
بەڵێ تا ئێستا بارانێکی وا نەباریوە لەناو شارەکاندا بەگشتی لە شارەکانی دیکەدا هێشتا زۆر بڵێن کە ئەم ساڵ وشکە ساڵی ئەبێت یاخود شتێکە لەناو کوردەوارە پێی دەوترێت پەڵی نەیاوە هێشتا زۆر ئێمە کەوا بڵێن یاخود ئەم ساڵیش بە هەمان شێوازی ساڵی ڕابردوو پێشبینی وشکە ساڵی دەکرێت. بەڵێ لە ڕاستیدا ئێستا سەرەتای وەرزی بارانبارینە ئێمە بەپێ ئەو داتانەی لە بەردەستمانایە ساڵانی ڕابردوو بارانی پەڵە زۆربەی کەوتوتە مانگی 11 یاخود 12ەوە ساڵ هەبووە لە کۆتایی مانگی دە پەڵەی داوە بەڵام ئێستا وەکو ئەزانین کە ئێمە لە کۆتایی مانگی دەداین هێشتا سەرەتایە ناکرێ هەر لە ئێستاوە وشکە ساڵی دیاری بکرێ ئەتاوەکو مانگی 12 15 12 باران نەبارێ ئاسایی وەرزەکە و وەرزی وشکە ساڵی لە قەڵەم نادرێ بە تایبەتی ئەگەر دوای نیوەی مانگی 12 بارانبارین دەست پێ بکات. ئێمە بەگشتی ئەوەی کە گەیشتنەتە ئەوەی کە ئەم ساڵ دیاردەی لانینا کە دیاردەیەکی ئاوهەواییە لە خۆرئاوای زەریای هێمن بە شێوەیەکی لاواز بەردەوامە ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر کەشوهەوای ناوچەکانی خۆرەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان. ئێمە وای دەبینین کە مانگی 11 لە ڕووی بارانبارینەوە فرە زۆر باش نەبێ بەڵام ئەوە ناگەینێ کە بڵێن بارانی تێدانە لە مانگی 11دا ئێمە پێشبینی دەکەین سێ شەپۆلی بارانباری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە بەڵام زیاتر مەبەستەکەمان ئەوەیە کە ڕێژەی بارانبارین لە مانگی 11دا کەمتر بێ لە ئاستی ساڵانەی خۆی بەڵام سێ شەپۆلی بارانبارین تایە ئێمە پێشبینیەکەین شەپۆلی ناوەڕاستی مانگی 11 شەپۆلێکی باش بێت و لەژێر چاودێریدایە تاکو دوایی لە کاتی نزیکبوونەوەی زانیاری بڵاو دەکەینەوە. باشە کاک سیروان وەکوەوەی کە ئاشکرایە بەڕێستان لە بواری کەشوهەوا کار دەکەن و بە دوواداچوون دەکەن بۆ پێشبینەکانی کەشوهەوا ئەوەی ئێوە لێ ئاگادار بن ئێمە وەکو هەرێمی کوردستان دەکەینە سەر چ هێڵێکی کەشوهەوا یعنی مەسەن بۆ نمونە لەکوێ باران ببارێ ئیتر دوای ئەوەش یەتە لای ئێمە کەشوهەواکە باران ناویە بێ. بەڵێ ئێمە وەکو هەرێمی کوردستان بە پلەی یەکەم کاریگەری دەریای ناوەڕاست لە سەرمانە دەریای ناوەڕاست کاریگەریە کاتە سەر ناوچە شاخاوی و نیمچە شاخەوەکانی هەرێمی کوردستان بەڵام کاتێک کە دەریای ناوەڕاست لەگەڵ دەریای سووردا ئەو شەپۆلانە بەیەکەوە بێن ئەوە کاریگەریکی باشتر بێگومان دەکاتە سەر کەشوهەوای هەرێمی کوردستان لەگەڵ ئەو تۆپەڵە هەوایانەی کە لە زەریای هندیەوە دێن لە مانگی 1 و 2 و هەروەها تۆپەڵە هەوا سیبیرەکان ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڵام بە پلەی یەکەم دەریای ناوەڕاست کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاریەکان و بەرابارین لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەی ساڵی ڕابردوو کاک سیروان کاریگەری لەسەر ئەم ساڵ دەبێت ئەو شکە سەرماوە هەروە ئەو شکە ساڵی کە ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان پێیدا تێپەڕی کاریگەری لەسەر ئەم ساڵ دەبێت یاخود جیاوازە. بەڵێ ساڵی ڕابردوو ساڵێکی خراپ بوو بەهۆی بەردەوامی دیاردەی لانینا لە زەریای هێمن کە دیاردەیەکی لانینا دیاردەیەکی ئاوهەواییە کاتێک ڕوودەدات پلەکانی گەرما لەسەر ناوەڕاستی زەریاکە داببەزێت بە مەش کاریگەری دەرێنی خراپیە لەسەر تێکچوونی شەپۆلەکانی بارانبارین لە هەرێمی کوردستان شیە دروست نابێت یاخود کاتێک شەپۆلەکان دێت تێکێدات ئەم ساڵ ئەو دیاردەیە تا ڕادەیەک لاواز بووە ئێمە پێشبینیەکەین تاوەکو مانگی 12 بە شێوەیەکی لاواز لەسەر زەریای هێمن بەردەوام بێ واتە تا مانگی 12 ڕێژەی بارانبارین وەکو ئاسی ساڵانەی خۆی نابێت کەمتر ئەبێت بەڵام ئێمە وا لێکدانەوەمان کردووە بۆ ئەم ساڵ وا پێشبینیەکەین ئەم ساڵ قۆناغێ لەگەڵ ساڵی ڕابردوو باشتر بێت و ئەگەر بنێ سەر لە ساڵی پار لە کەلاردا پار 123 ملیم باران باری تا کۆتایی وەرز ئەم ساڵ پێشبینیەکەین زیاتر لە 250 ملیم ببارێ بۆ نمونە یعنی ئەم ساڵ ساڵەکەی زۆر باشتر نییە بەڵام لە چاو پارەکە بە بەراورد لەگەڵ پار بنمونە پێشبینیەکەین وشکە ساڵی نەبێت بە ڕێژەی پێویست باران ببارێت ئەگەرچی گۆڕانکاری بەردەوامی شەیە لە شەپۆلەکان دواتر لە کاتی زانیاری نوێ و گۆڕانکاری نوێیەکاندا ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ و لە کاتی نزیکبوونەوەی شەپۆلەکاندا زیاتر ڕوونی دەکەینەوە. بەڵێ کاک سیروان ئەوەی کە ئاشکرایە ئەوەی کە ئێوەش هەمیشە بە دوواداچوونی بۆکەن بۆ ڕەوشی کەشوهەوا ئەوەیە کە کۆمەڵێک لە دەستگا هەیە دەستگای جیهانی هەیە پێگەی سایت و پێگە هەیە کە پاڵپشتی یاخود پشتی پێدەبەسرێ بۆی کە کەشوهەوا یاخود دۆخی کەشوهەوای هەرێمی کوردستانی پێ
دەستنیشان بکرێ. لە هەرێمی کوردستان تا ئێستا توانیمانە پێگەیەکی لەو شوێمان هەبێ یاخود دەستگایەکی وامان هەبێ کە بتوانێ بە تەواوەتی بە شێوەیەکی ستاندارد ینی ڕەوشی کەش و هەوای هەرێمی کوردستان بە هاوڵاتیان بڵێ؟ بەڵێ ئێمە ئەزانین کە وڵاتە پێشکەوتەکان مانگی دەستکردی تایبەتیان هەیە بۆ چاودێریکردنی هەورەکان و جوڵەی هەورەکان و شەپۆلەکانی بارانبارین. بێگومان ئێمە دەزانین لە عێراقدا لە عێراق نەگە لە هەرێمی کوردستان لە عێراق ئەمە نییە، واتە زۆربەی کەشناسەکان هەمویان ئەوانەی کە لە ناوچەکانی خۆمانن پشت بە داتاکانی ئەو نەخشانە ئەبەسن، پشت بە داتاکانی ئەو سایتانە دەبەخشن. بەڵام ئەوەی کە ئەکەوێتە سەر لێهاتووی کەشناسەکە لێکدانەوەی خۆی هەبێت، نەک ئەو پێگەیە هەرچی بڵێ ئەوش یەکسەر ئەو داتانە دانێتەوە و پێشبینەکانی بە هەمان پێوە بکات. ئێمە لە هەرێمی کوردستان تاکو ئێستاکە بەداخەوە خاوەنی سایتێکی ڕسمی یاخود پێگەیەکی فەرمی خۆمان نین لەو ڕۆوە، چونکە وەکو دەزانین ئەوە ئاسان نییە، پارەیەکی زۆری تێچێ و لەو ئەو بوارە تەرخانکردنێکی زۆری پێویستە تاکو ئەگەیتە خاوەن نەخشەی خۆت یاخود پێشبینی خۆت. زۆر سپاس بۆ سیروان حەمە ساڵح شارەزای کەژناسی کە لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو.